إن الذين لا يرجون لقاءنا ورضوا بالحياة الدنيا واطمأنوا بها والذين هم عن آياتنا غافلون أولئك مأواهم النار بما كانوا يكسبون إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم تجري من تحتهم الأنهار في جنات النعيم. ئێمە وەکو دەستگای نوری حکمە لقی خەلیفان ئەو دەرس و دراستە ئاینیانەی فێری ئەو قوتابیانە دەکەین و کە دایک و بابەکانیان پەرۆشیان بووینەوە ناردووتیانە بۆ ئەو دەستگایە و لەبەر فەرامۆشکردنی ئەو دەرس و دراستەکانی و قوتابخانەکان یعنی وەکوبری ئاین فەرامۆش کراوە بەڵام ئیتر دایک و بابەکان دەتوانن مناڵەکانی خۆیان بنێرن بۆ ئەو شوێنانە بۆ ئەوی دوانەکەون لە ئاینی ئیسلامی و فێری ڕەوشتەکانی ئاینی ئیسلامی و فێری ژیانی پێغەمبەری مەزنمان ببین و پایەکانی ئیسلام و پایەکانی ئیمان و لەبەرکردنی جزوەکان و لەبەرکردنی قورئان و حەدیث و فەرموودەکان ڕەوشتەکانی ئیسلامیمان فێر کردوونە و ئینشاءالله بەردەوامیش دەبین و بۆ ساڵەکانی ئایندا. وەرنا دونیای بیرۆکەکان لە نێو چرای چیرۆکەکان پڕ لە کاری جوانان سیقە و باوەڕ و متمانە فێرمانجەکە کاریشیە و بدوێن بە زمانی پارە چیرۆکی پڕ لە حیکمەت شکرانە بن ژێری نیحمەت دەستپاکی لە ئەمانە زور کەوتناوە لە خیانە فێڵ ناکردن لە یەکتری لە تەنگانەوە ئارامگری ڕازی بوون بە قەدری خودا بەو بەشەی خوا پێمانی دا. بەڵێ ئەمە قۆناغێکم تەواو کرد و دەستخۆشی مامۆستانی دەستگای نوری حکمەکەم ئەوان زیاتر شارەزای ئاین ئیسلامیان کردووە وەکو زیاتر شارەزابوون لە ژیاننامەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم و زیاتر پەیەکانی ئیسلام بزانین وامان لێ بکەن کە زیاتر شارەزای دینی ئیسلام بین و لە ڕووی جلو بەرگە و لە ڕووی ڕەفتار و قسەکردن و لە ڕووی هەموو شتێکەوە. زۆر سپاسی دەستگای نوری حکمەکەم کە ئێمە فێری قورئان و ڕەوشت بەرزی و ئەوانەیان هەموو فێرکردین شتی زۆر باشیان فێرکردین سپاسیان دەکەم. زۆر شتان فێر کردم لە ئادەبەکانی ئیسلام و پەیڕەوی ئیسلامی من ئەتوانم هەمووش بکەم و بە فێریان کردم. زۆر سوپاس مامۆستایان بە ڕێزانش دەکەین. منام محەممەد قادرە قوتابی دەستگای نوری حکمەم لە لەقی خەلیفان دەستخۆشی لە هەموو مامۆستایانان دەکەم کە ماوەیەکی درێژیان لەگەڵ ئێمە خێرانگەلێک لە ئادابەکانی ئیسلام و ئیمان فێربوون کە ژیاننامەی پێغەمبەر ژوێن دەستخۆشی لە هەموو مامۆستاکانم دەکەن. مامۆستاوە فێربوون کو دەست و نێژەرگرینیان پاک و خاوێن بیت ئیوە فێرە ئادابی جوان و ڕەوشتی جوانی کردین فێرە پایەکانی ئیمان و پایەکانی باوەڕ کردین هەروەها دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم. قۆناغی دووەمیشمان تەواو کرد ئێستا دەچینە قۆناغی سێەم کە دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەین کە چەند ئادابێکی شیان فێرکردین کە ئادابەکانیان قورئان خوێندن بوو پایەکانی ئیسلام و ئیمان بوو پەیڕەوی مناڵی موسڵمان بوو. خۆی باشتر دەزانێت چی باشە بۆ بەندەکانی دادگەری و ئیمان و ئیحسان بوێری و ڕاوشتی جوان یەک ڕێزی و تەبای و برایی زور کەوتنەوە لە ڕق و جیایی جێبگرن لەم چیرۆکانە پڕ لە ڕەوشت و پەندووانە وەرنا دونیای بیرۆکەکان لە نێو چرای چیرۆکەکان.